أبو لهب كجادي بيغمري خواجك صلى الله عليه وسلم كدعاء لكركاني كل بيغمري خوا صلى الله عليه وسلم أيوت أقداري كركم بن محمد صلى الله عليه وسلم دعاء لي كردوا وريابن بالنا ونشي لنا بيشو شيرك خواردي كواتا إنسان كراستيكي زاني جرين يك خالك اللي ردا لم بسرعته ده وما يحقي زاني بلام شوني نكوت بيقومان لغزاي بدر ده بو جهنم نيراو كجرا لقل أبو جهل وهاوشي وكاني ده إيه مش كاتك حق من زاني بعد جاتينكين زاني من أما حقه بخوا كاك فلان كاس ما وصل فلان كاس وراسك بس بخوا أم بيناكريه تتواني خود بشبهني بو خون مرجدي وصحابة بكي بلام خود تتواني أوان شيء أنكر توش خود بشبهني بوان كحق زاني شويني بكوا جاتي مكة خلقي وايد زاني تو وانيت بختيانة بوكا شو قال أخوانا ترسي بوي لك وتايدا ضليم هر کەسێک دژایەتی ئەم دینەی خوا بکە ئێمە خەمبارین ئێمە ئینکاری دەکەین بەڵام توندڕەوی ناکەین توند و تیژی ناکەین بە هیچ کەسێکیش ناڵین بڕۆ فڵان کەس بکوژە ئەوە بەرنامەی ئێمە نییە و منهەجی ئێمە نییە سوێن بەخوا لای خێزانەکەی خۆشمان هەمان قسە ئەکەم لای ماڵ و مناڵی خۆشمان هەمان قسە ئەکەم چونکە ئەوە ئیشی ئەفرادەکان و خەڵکی نییە بۆیە برای بەڕێزم هەر کەسێک خراپ بوو ئامۆژگاری خێری کە بەڵام بۆت نییە بچی شەڕە بۆ کزی لەگەڵا بکەی بۆت نییە برینداریکەی بۆت هەیە قسەی لەگەڵا بکەی ئامۆژگاری خێری بکەی تەواو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە غەیری غەزاکاندا هەر کافرێکی بینە ئامۆژگاری کرد سوکایەتی پێ نەکرد لی نەئەدا مەسەلەی جەنگ جیاوازە غەیری جەنگی جیاواز بۆیە برای بەڕێزم داواتان لێ دەکەم دیفاع لەو دینەی خوا بکەین خوشکە بەڕێزەکانم باڵاپۆشی ئێوە سەرخستنی دینی خوایە سافیرەی ئێوەش دژایەتیکردنی دینی خوایە هەڵی بژێرن کامیانتان دەوێت پیاوەکانیش ئێوە بە هەمان شێوە ئاگاتان لە خێزانەکانتان بێ لە جەژن و لە بۆنە و شایی و ئاهەنگەکانە با سافیرە نەبن با داپۆشراو بن بە حەیا و بە شەرم بن وەکو نەنک و دایکی ئێوە کە چۆن بە داپۆشراوی ژیان و مردن